همه بله خبدن بر بروژا مزوپوتامیا ام برنادن روزا بدنن جاگر کلیلکن بخوین هفدایی برشتایم کچی همزین کرن حیا جیانک برومد حیا ولاتکی آزاد از توزدایم ام دست هم برنادن حیا لستر برجا آمنی آلامه بلند ببه sondame bir şehidime Bernadın riyavan riyameye Bernadın kasem binavi khadaye Dozi Bernadın kasem binavi khadaye ve Dozi Bernadın ئەم کاتتان باش بینەرانی هێژای فریدۆم تیڤی بە ئاکتوێڵێکی تر پێک گەشتینەوە ئەمڕۆ سێ مجاری گەرمان بۆ ئامادەکردوون و لەگەڵ میوانانمان تاو تێ دەکەین لەگەڵمان بن. سەرەتا دەچینە ڕۆژهەڵاتی کوردستان و لە راپۆرتێکیدا کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان باس لە سیاسەتی لە ناوبردنی ژینگە و تاڵانکردنی سەرچاوە ئاویەکانی ڕۆژهەڵاتی کوردستان دەکات. ئەوەش بە پێشێلکردنی بڕیارەکانی کۆنفرانسی لاهۆ و کۆنڤانسیۆنی ژنێڤ ناوزەد کردووە. کۆمەڵەی مافی مرۆڤی کوردستان ڕایگەیاندووە بە پێی گوچەکانی فەرماندارانی پارێزگاکانی ڕۆژهەڵاتی کوردستان پرۆژەکانی دروستکردنی بەنداوی جیاواز بەردەوامە بە شێوەیەک لە پارێزگای سنە 18 بەنداو، لە ئورمیا 52 بەنداو، کرماشان 22 بەنداو، ئیلام 40 بەنداو لە چەند ساڵی ڕابردوودا دروست کراون یان لە حاڵی دروستکردندان. سەرچاوەکە ئاماژە بە لێکەوتەکانی بەنجاوەکانی داریان لە هەورامان و بەنجاوێکی دیکە لەسەر چۆمی سەیمەرە لە ناوچەی ئیلام کردووە کە بوونەتە هۆکاری لە ناوچینی ژینگە و شوێنە مێژوویەکان. ڕاشگەێنراوە کە کۆمپانیایکی سپای پاسداران زیاتر لە 2 ساڵە دەستی داوەتە دروستکردنی بەنجاوێک لە کانی سێوی پیرانشار کە ئاوی چۆمی زێی گەورە و بەرزایەکانی دۆڵی شێخ عایشە دەخاتە مەترسی و لە ناویان دەبات. سەرچاوەکە دەشڵێت دەوڵەتی ئێران بە بانگەشە دابینکردنی ئاوی پاک بۆ هاوڵاتیان و باشترکردنی دۆخی جووتیاری بەردەوامە لە دروستکردنی بەنجاو، بەڵام لە ڕاستیدا ئەو پرۆژانە لە ناوبردنی ژینگە و سەرچاوە ئاویەکانە. ئەمە لە کاتێکدایە کە بە پێی خاڵی 55 کۆنفرانسی لاهە لە ساڵی 1970 و کۆنڤانسیۆنی جنێڤ لەمەڕ تاڵانکردنی سەرچاوە سروشتیەکان بە چەواوی قەدەغە کراوە. بەڵێ ئێستاش لە ڕێگەی تەلەفۆنەوە جیهانگیر عەبدوڵڵاهی چالاکی مافی مرۆڤ لەگەڵماندایە و پێکەوە هەوڵەکانی ڕژێمی ئێران بۆ تێکدانی ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان و هەروەها دوایین دۆخی مافەکانی مرۆڤ لە ڕۆژهەڵاتی کوردستان تاوتوێ دەکەین. بەڕێز جەهانگیری، ڕژێمی ئێران لە ڕێگەی ئەو بەنداوانەوە چۆن زیان بە ژینگەی ڕۆژهەڵاتی کوردستان دەگەێنێت؟ سەرەتا سڵاو بۆ ئێوە بینەرانی بەڕێستان، ئێمە گە لەسەر و شڕۆڕێکە کۆمەڵی مافی مرۆڤی کوردستان لەسەر ژینگە لە ڕۆژهەڵاتی کوردستان دەرکرد، ئێمە بمانێ ڕاوەستە بکەین. ئەگەر چاو بکەین کۆماری ئیسلامی ئێران هەر ساڵە و بەرحەڵ بە پێی ئەو پلانە تەوسعانەی کە خۆی هەیەتی دەستی کردو بە سازیهایەکی بە بەرنامە کە ئاساساً هیچیان لەسەر ئاساس پرینسیپی بڵین ئەلی مفتەنینین، یعنی نە لە بواری زەمین ناسیەوە، نە لە بواری ئابوهەوا ناسیەوە، نە لە بواری ئەو شوێنەی کە قەرار ئامەسادەتی دەساز کرد، ئاساساً هیچ نەگەوەی کە هیچ لێکۆڵینەوەیەک نەکرد، ئەمە لێکۆڵینەوەکانی ئستاندار نین. ئەوەی کە ئێستا لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕوو دەدات، ئێمە کە چاو بکەین بەرحەڵ لە خودی چوارچەوەی ئێراندا ناوچانێک کە ئاویان زۆرەکان یەکێک لەو ناوچانە کوردستانە، بەداخەوە تەواوی ئەو سەدانش کە لێ درراون حاڵەت دروستە بە ناوی ئاوی پاک یا بە ناوی ئاوەدانی بۆ شارەکانی کوردستان ئەوان ناوزەوی دەکەن و باس لە ئەو تاقانە دەکەن. ئەمە لە ئاساسدا زینی ئاوەکانی ڕۆژهەڵاتی کوردستانە بۆ ناوچە بیابانەکانی ناو بڵین خودی ئێران یان ناوچە مرکزەکانی ئێران کە لەوێ تووشی کەمبودی ئاون بەرحەڵ مەجبورن لە ناوچەهایەکەوە ئەو ئاوە تەمینکەن کە ئەگینا بەرحەڵ هەر ئێستاکەش ئەڵبەتە و مشکلاتێکە بۆیان سازووە هەر ئێستاش ئینسان دەیبینێت. ئەمە تەنیا و تەنیا فقط ئاو زینێکە کە بیبنەوە بۆ ئەو ناوچانی کە بەرحەڵ گەلی فارس دەژێت یان ئەو گەلەی کە بەرحەڵ ئەو کەسانی کە لە بواری فکریەوە لە بواری ئیدۆلۆژیکە و لە بواری زمانی وەسەر بەخۆیانن. و یەک بابەتی تریش بەرحەڵ بەحسی
جغرافیای منطقەیە بەرحاڵەوان بە گشتنەوەی ئەو ئەوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان بەتایبەتەوەی کە گشتی ئەوەکان دەچنەوە باشووری کوردستان ئێتر ئەو جۆرە بێت دیانە فشارێکش لەسەر باشووری کوردستان فاسکەن کە لە بواری سیاسی و بێگومان تەئسیری دەبێت ئەم دوو بابەت سەرکی کۆماری ئیسلامی ئێرانن ئەمە لە ئێمە چاو بکەین بۆ خودی سیاسەکانی تەنیا و تەنیا تایسە زەڕبەی لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ئێمە گە چاو لەکەین ئێستا تەواوی ئەو دارە بەڕوانەی کە لە ڕۆژهەڵاتی کوردستان تووشی نەخۆشی بوون یان تووشی کەماوی بوون ناوچەکانی بڵین هەر خاکی ڕۆژهەڵاتی کوردستان خەریکە وردە بەرەو فەرسوودەگی دەچێت بەرەو ئەوەی کە بەرحاڵ ئەو پتانسیێلە ئاویەی کە هەیە یا ئەو پتانسیێلی کە دەتوانێت ژینگەی خۆی بپارێزێت یان ئەو گیا و دار و شتەی خۆی بپارێزێت و شین بمێنێتەوە بە پێی ئەوەی کە کەم ئاو دەبێت ئەویش بەرەو بیابانی چون دەچێت. بەڵێ کاک جیهانگیر کۆماری ئیسلامی بیانووی ئەوەی هەیە کاڵێ ئەو تەپوتۆزەی کە لە ناوچە بیابانیەکانی باشووری عێراقەوە دێت بەرەو ڕۆژهەڵاتی کوردستان دەست و پەیوەندی ئەوانی تێدا نییە بەڵام لە لایەکی ترەوە خۆیان بە پلانێکی قرێژ هەستان و گۆمی ورمەیان بەرەو وشک بوون برد. ئایا ئەمە بە جۆرێک لە جۆرەکان تێکدانی زیاتری ژینگەل ڕۆژهەڵاتی کوردستان لە دوو لایەنی ڕۆژهەڵات و ڕۆژاوای ناوچەکەوە نییە؟ بێگومان وایە ئەگەر ئێمە چاو لە خودی سیاسەتەکانی بڵین پۆلسایی ئێران بەگشتی لە ئێران و لە بەتایبەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەین تەواوی پلانەکان بەداخەوە پلانهایەکی بێبەرنامە بوون ئەو سەدانێک کە ساز کراون ئێستا هەر لە بواری ئاو و هەوایی ئێمە چاو لە مەتەقین بەپێی ئەوەی کە ئێران لە ناوچەیەکی گەرم هەڵکەوتێت ئەو سەدانە ئەو بازدەهەیە کە پێویستە نایبێت یعنی ئەساساً لێرە فقط سەرفکردنی بودجایەکە بەتایبەت ئەو ئۆرگانانەی کە سوودی لەبێ ببینن بەتایبەت لە خودی بەحسی سەدسازیدا سپای پاسدارانی ئێران لەو بەشەدا فعالە بۆیە ئەو کافی فقط دوای سوود و بودجێ خۆیەوەیەتی ئەمە لە بەگشتی ئەمە گەمەنتەقە چاولەکەین بەپێی ئەو خۆڵبارینەی کە ئێستاکە ئێران بڵین ڕۆژهەڵاتی کوردستان خودی عێراق بڵین بەشی کوردستانەکەشی بڵین باشووری کوردستانی دەبەرگرتەوە نەک ئەوەی کە ئێران بێژین خەتابارە چون بەرحاڵە و ئیقلیمی شرایەتێکی ئیقلیمی و مەناطقە بیابانن ئەما خودی سیاسەتەکانی ئێران و وڵاتانی ئەو منطقەیە بەرحاڵ دەخیلن لەو بابەتەدا ئێستا ئەمە عێراق سووریا چاو لێ بکەین بەپێی ئەم شەڕێک کە لەوێ ئەو دەوڵەتانی کە لێ بوون ئێستا قدرەتی ئەوانێک کە بەرحاڵ ئەو منطقەی کە بەرحاڵ وەکو وڵات ناسراوە ئەوان بتوانن نفوذی بەسەردا ببەن و وەکو دەورەهای قبلی بتوانن بەرحاڵ پێرپاشیەکان سەدسازیهایەکان لە بینی بیابانەکاندا کە پێش بە هەستانی ئەو خۆڵشتە بگرن قبلا بەرحاڵ پیرڤاشیان پێدا دەکرد بەپێی ئەو تەفاهماتی کە بینی دەوڵەتی عێراق و دەوڵەتی ئێران ئەبوو حتا سووریا ئۆردن ئەو وڵاتانی کە بەرحاڵ لەو منطقەیەدا بەرحاڵ هەن ئەوانە بەرحاڵ بەپێی پلانهایەک بێکەوە دانتوانی هەماهنگ مەسەلەی قیرپاشی بەسەر بیابانەکاندا ئەنجام دەن بۆی کە خۆڵ کەمتر بێتەوە و بەرحاڵ بەسەر شارەکاندا ببارێت ئەما بەپێی ئەو شتەڕ و بەرحاڵەوە لەوێ ئەو شتە لە پرۆسەیەکی گشتدا ببینین ئەم سیاسەتانەی کە ئێستا تورکیا ئێران ئەو وڵاتانی وەکو عێراق سووریا و زلهێزەکان لەوێ پیادەی دەکەن ئەو شتانەی کە هەیە کە تەواوی ئەو ناوچان تێک شێواندووە بێگومان باعث دەبێت کە نەتوانن ئەو جۆرەی کە دەبێت فۆکوس لەسەر مەسایل ئیقلیمی بکەن بتوانن بەرحاڵ بە پلانێکی هەماهەنگەوە وەکو ڕابردوو پرۆسەی قیرپاشی خۆیان ئەنجام دەنەوە و تەپوتۆزان بکەن. ڕاستە. کاک جیهانگیر ماوەی کە ڕژێم بە بیانووی بەرەنگار بوونەوە لەگەڵ کاڵای قاچاق دەست بەسەر ماڵ و کاڵای هاوڵاتیاندا دەگرێت بۆ نمونە لە کرماشان دەستی بەسەر بڕێکی زۆر پارچە داگرت و هەروەها لە ئیلام و لۆڕستانیش دەستیان بەسەر بڕێکی زۆر کە بە ملیارها تمەن مەزەنە دەکرا لە کەلوپەل و پێداویستی تایبەتی خوێندن داگرت. ئەوەش هەمووی دەچێتە قاڵبی ئەو بیانەوە کە دەڵێن ئێمە مبارزە لەگەڵ کاڵای قاچاقچیان نادەگرین و کاڵای قاچاق بنبەر دەکەین. ئێوە ئەو هەوڵانە بۆ ئاستەنگرتنی بژێوی ژیانی گەل لە ڕۆژهەڵاتی کوردستان چۆن شرۆڤە دەکەن؟ بێگومان سیاسەتەکانی ئێران لە سەرەتای هاتنێ سەرکاریەوە تا ئێستاکەش گەشای لە بکەین برسی ڕاگرتن و فەقیر ڕاگرتنی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ ئەو برسی ڕاگرتنە دەتوانێت لە بواری غەزاییەوە بێ دەتوانێت لە بواری اقتصادیەوە دەتوانێت لە بواری سیاسیەوە یعنی تەواوی ئەو دەرفەتانێک کە بکرێت گەلی ڕۆژهەڵاتی کوردستان گەلی ئێمە لەوێ بتوانێت پێشکەوتن بکەین جا چ لە بواری سیاسی کۆمەڵایەتی اقتصادی و ژیانی ئاسایی خۆی کۆماری ئیسلامی بە هەر شێوازێک بوو بە هەر دەرفەتێک بۆ هەویستوتی هەوڵ بدات پێش بە و پێشبەچوونانە بگرێت ئێستا هەر مەسەلەی و کۆڵبەری و مەسەلەی و بەرحاڵ کالای بڵێن قاچاق کە دێتە ناو ڕۆژهەڵاتی کوردستانەوە کۆڵبەرانێک یا خەڵکانێک عادی لەو شێوازات ژیوی خۆیان تێدەگەن ئاگە ئێران گەرەکی بێت و بیهەوێت پێش بە قاچاق بگرێت دەبێت لەو بەندەرەکانی خۆی لەو بازاڕ ئەسڵیانەی خۆی کە کالا بە کەشتی دێت لەوێ پێش بە و قاچاقی کالا بگرێت نەگەوەی کە کابرایەکی کۆڵبەری فەقیر
کۆڵێک باری پێ دەتوانێت بۆ مانگێک شاید 100,000 200,000 300,000 پێ پیدا کە لەوەی زیاتر نییە ئەساسا لێردا فقط سیاسەتی فەقیر ڕاگرنی ڕۆژهەڵاتی کوردستانە جارێک کۆڵبەریە جارێک لە بواری سیاسی کە پیشا بێنن سەر خەڵک جارێک سوپاندنی دارستان و سەدلێدان و یعنی تەواوی ئەو ماژرانە دەگەڕێتە سەرەوەی کە بەرحاڵ ڕۆژهەڵاتی کوردستان گەلێک بەرحاڵ داواکاریەکی تایبەتی خۆی هەیە کۆماری ئیسلامیش بە هەر شێوازێک هەبی هەبێت یعنی دەخوازێت کە پێشبەچوون و هەر نەوع نیگەرەشێک لەو بەشەدا بگرێت. بەڵێ بەرە جانگیر لەگەڵمان بمێنیت لەسەر هێڵ ئێمە دەچین و نوچەیەکی ترتان هەم ئاراستەیەوە هەم بینەرانی هێژا دەکەین و دەگەڕێمەوە لاتان. لە ڕووداوێکی هاتوچۆدا لە جادەی نێوان سەقز بۆ دیواندەرە دوو هاوڵاتی گیانیان لەدەستا و دوی دیکەش بریندار بوون. بە پێی زانیارە بەدەستخراوەکان ڕۆژی ڕابردوو لە ئەنجامی پێکدادانی ئۆتۆمبیلێک لە جۆری پراید و کامیۆنێک لە گوندی گۆمەیی بە یەکیاندا و لە ئەنجامدا ماشینی پرایدەکە ئاگری کرد و تیایدا دوو کەس گیانیان لەدەستا و دوو کەس لەسەر نشینانی کامیۆنەکەش بە سەختی بریندار بوون و دواتر ڕەوانەی نەخۆشخانە کران. جێگەی ئاماژەیە ڕێگەی دیواندەرە سەقز بە تایبەت ئێرانشار و زەڕینە بووەتە ڕێگای مەرگ و لەو ماوەیەدا ئەوە سێهەمین ڕووداوی هاوشێوەیە و کاربەدەستانی ڕژێمیش لە ناوچەکە کار بۆ نوێژەنکردنەوەی ئەو جادەیە ناکەن. بەگشتی لە دوایین و تەنیا لە پشووی نەورۆزی ئەم ساڵدا 874 کەس بە ڕووداوی هاتوچۆ لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان گیانیان لەدەستاوە. بەڵێ بەڕێز جاهانگیر عەبدوڵڵاهی گوێبیستی هەواڵەکە بوون. مەخابن ڕۆژانە ئێمە ڕووداوی هاوشێوە دەبیسین و دەبینین کە لە ڕۆژهەڵاتی کوردستاندا ڕوودەدەن. بۆچی نرخی گیانی هاوڵاتیان بەو ڕادەیە لەلایەن حکوومەتی ئێرانەوە کەم دەبینرێت؟ وڵاتێکی دنیا بکەین کاتێک مەسەلەی بەتایبەت ئاوادانکردنەوە بەحثی جادەوبان پێشدێت و کەمکاریێک لەلایەن دەوڵەتێکەوە لەلایەن وەزارەتێکەوە ئەنجام دەدرێت ئەوەندە فشار بۆ ئەو دەوڵەت و ئەو وەزارەتێت کە جاری وایە حتا خودی سەرۆکۆمارەکەی یان نەخۆزیر یا سەرۆکۆمار یا وەزیرەکە ئێستافات بێت. ئەمە بەداخەوە لە ئێران ئەساساً گیانی ئینسان ئەوەندە بێنرخ بووە کە هەر شتێک کە ڕوو دەدات دەیگەڕێنەوە بۆ قەزا و تەقدیر و خواستی خوداوەندی. مەسەلەکە دێرەدا دەنا ئەگەر ئێمە چاو لە بکەین لە ئێران بەپێیتەوە ئەو هەموو ئیمکاناتەی کە لە ئێران هەیە بەرحاڵ ئیمکاناتی تەوساک حداقل بتوانن جادۆبانەکان لە کوردستان لە ئازەربایجان لە بەلوچستان لە پرتەکانی تر حداقل ئستانداردیان کەن ساغیان کەنەوە کە ئەم ڕێژەی تەسادوفاتە نەبێت ڕاحەت دەتوانەوە کارکەن. ئەمە بەداخەوە ئەساساً لێردا گیانی ئینسان مەطرح نیە. بەرحاڵ ئامارەکان ساڵانە 50,000 60,000 70,000 نەفەر فقط لە اتفاقاتێکی زۆر ساڵەدا گیانی خۆی لێ دەدات و ئەساساً هیچ ئینکار نەئینکار کە لە ئێران شتێک ڕووی داوە خودی ئەو حوادثێک کە لە جادەدا پێشێت دەتوانین بێژن زۆرترین میزانی مەرگومیر لە ئێران شامل دەبێت. لە لایەکی خود بەرحاڵ ئەو مەبحەثەوەی کە دەوڵەت یا ئەم حکوومەتێکی لە ئێران لەسەرکارە خۆی بەرپرس نازانە خۆی جوابدەرەوەی خەڵک نازانێت مەسەلەکە دێردا بەداخەوە خەڵکیش لەگەڵ بەشتێک لەگەڵ حقوقی خوا ناشنانێ دێرە بەڵێ دەنگی بەڕێز جیهانگیر عەبدوڵڵاهی بەباشی ناگاتە من ئەگەر هاوکارانم هەوڵ بدەن دیارە پەیوەندیەکەمان لەگەڵ بەڕێز جیهانگیر عەبدوڵڵاهی پچڕا و ئێمە دەچینە ڕۆژاوای کوردستان لە کاتێکدا ئۆپراسیۆنی تووڕەیی فۆرات بە گەرمی بەردەوامە چەتەکانی سەر بە تورکیا هێرش دەکەنە سەر ناوچەکانی سەر بە هەرێمی شەهبا و سنوورەکانی ئەفرین بردومان دەکەن. گەنجانیش لە هەمان کاتە پۆل پۆل دەچنە ریزی شەڕوانانەوە. لە دوایین پێشڕەویەکانی شەربانانی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدا لە ئۆپراسیۆنی تووڕەیی فرات بۆ ئازادکردنی شاری ڕەقا لە چنگی چەتەکانی داعش لە ئێستادا شەربانان لە ناوچەکانی دەوروبەری شارەکە لە ئامادەباشی تەواودان بۆ هێرشی یەکجاری بۆ سەر شارەکە و لا چەند خاڵێک کەمتر لە 2 کیلومتریان ماوە بگەنە نێوەندی شارەکە. فەرماندەکانی هەسەدا سەبارەت بە پێشڕەویەکانیان ئاماژە بەوە دەدەن کە
کە چەتەکان بۆ ئاستەنکردنی ئۆپراسیۆنەکە مین و تەقەمەنی زۆریان لەسەر ڕێگاکان چاندووە و شەروانان بۆ پاراستنی گیانی هاوڵاتیان سەرەتا هەوڵی پوچەڵکردنەوەی مین و تەقەمەنیە چێنراوەکان دەدەن. پێشڕەوی شەروانان لە کاتێکدایە کە جوانان لە ڕەقا پۆل بە مەبەستی بەشداریکردن لە ئۆپراسیۆنەکە و ڕزگارکردنی ناوچەکانیان دەچنە ڕیزی شەروانانەوە. بەپێی لێدوانێکی ئەسلان عەرەب، یەکێک لە فەرماندەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک، لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا زیاتر لە 1000 جوانی ڕەقا و تەبقا و دێرەزور بەشداریان لە ڕیزەکانی هەسەدەدا کردووە. هەروەها فەرماندەیی ژووری ئۆپراسیۆنەکانی تووڕەیی فرات ڕۆژی 15 مەی بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک بانگەوازی بۆ هاوڵاتیان و چەکدارانی سەر بە چەتەکانی داعش کردبوو کە ئەگەر لە ماوەی 10 ڕۆژدا خۆیان ڕادەست بکەن گیانیان دەپارێزرێت. دواتر ئەو مۆڵەتە تا 31 ئەم مانگە درێژ کرایەوە. دوای بانگەوازیەکە بەدەیان چەتەی داعش خۆیان ڕادەستی شەروانان کردووە. بەڵێ بینەرانی هێژە لەم بەشەی ئەکتوێڵەکەمان ئەگید شێخ ئەحمەد ڕۆژنامەوان لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵمانە و دوایین زانیاریەکانی لێ وەردەگرین. ئەگید دەم باش، نوچەی داوی لەسەر هێرشن چەتەی سەر بە تورکیا بۆ سەر هەرێمن ئازاد بوو جەمتە چییە؟ بەێ سلااوریز ji bo we ji bo temaşevanên we di serî de ji bo ew mijara ku bi dev navkirî êrişên dewleta Türk a dagirker em bibêjin di herêmê de herêmên rizgarkirî bêguman ji xwe li herêma Şehbayê bêtir ev êriş hene êriş li navçeyên Bilbilê yên Efrîn navçeyên Raco û pêvekirî de jî navçeyên herêma Şehba li aliyê Helebê herêmek heye jê re dibêjin herêma Şehba ku ew jî nû ji destê em bibêjin komin bi ser bi dewleta Türk ve tê rizgarkirin ew herêm li wê derê niha rastî êrişeke ji aliyê dewleta Türk ve tên bêguman ev êriş rastî bersivdayîneke tund ji aliyê şervanên YPG YPJ ve tê êriş hatin şikandin lê ya ku ez dixwazim bêhtir bala we bikişînim li ser bala temaşevanê we bikişînim li ser paşxaneya vê êrişê Pakrawta wê çi ye çima dewleta Türk di wextekê bi vî rengî de êrişî van herêman dike lê em bibêjin li herêmê niha di serî de pêşveçûneke Qesedê li wê derê çêbû hinek dever hatin rizgarkirin min bêj hinek gundewarên wê li aliyê Helebê jî lê paşê destwerdana dewleta Türk çêbû ji alî Cerablusê ji aliyê Raî ji alî Bakurê Helebê ve wekû ku hûn jî dizanin armanca dewleta Türk bêguman ew e ku li wê herêmê bi taybet guherîneke demografîk çê bike nûçeyên herî dawî yên ku em dişopînên gehîştîne destê me li wê derê dewleta Türk malbatên Türkmenî yên ji ku ji operasyona em bibêjin Musilê reviyane yên Türkmenên ji alî Tul'eferê Türkmenên ji Musilê malbatên Iraqî ji wê derê tîne û li herêma di navbera her du kantonên Koban û Efrînê de bi taybet herêma Şehba û wan gundewaran li wê derê bi cih dike bêguman ev planeke ne tenê planeke ku herêmê dagir bikin planeke demografiya herêmê bête guhartin û li wê derê dagirkeriyekî mayînde çê bibe li wê derê bibe wekû em bibêjin bajarekî ser bê Tirkiyeyê ve Tirkiye dixwaze mînaka bendava İskenderun lêwayî İskenderun dixwaze li Bakurê em bibêjin Sûriyeyê li Helebê dixwaze vê mînakê li wir dubare bike ji ber dema malbat bi cih bibin dema ku Tirkiye li wê derê niha navên dibistanan navên gundan diguhere navên Tirkî li wan dikin mirov ji digêje wê yekê têgihiştinek bi vî rengî derdikeve holê dewleta Türk dixwaze dagirkeriya xwe li vê herêmê mayînde bike bêguman ev yek wextekê de tê ku pêşveçûnek pir mezin şerekî pir mezin li dijî paytexta global a çeteyên Daişê li dijî Refayê bi pêşengtiya şervanên hêzên Sûriya Demokratîk Hesedê her wiha YPG û YPJ ku bi taybet nihat vêkiliya em tevlî bernameya we dibin tevlî televîzyona we dibin lê herêmên Bakur Rojavayê Reqayê şer û pevçûnên dijwar di navbera çeteyên Daişê û her wekî din hêzên Qesedê de dewam dike armanc bêguman ew e ku êdî bajarê Reqa
کیلی به کیلی گاو به گاو بیت دور پیش کردن تا کو نواندا باجیر وره رزگار کردن لوی دره ایدی همه مروف دکاره ببیجه جگلک آلیان و جگلک نقطه این شر تنه 3 کیلومتر یا 4 گوشه مایه دا کو شروان قصده بگیج نواندا باجیر او یک دکه چارچوبه پلانه که خوش کنندی آد نوورا شروان قصده او نوورا کوالیسیون ناو دولتی آجبو شر لدیجی داعشه ئەگید باست لە ئۆپراسیۆنەکان و پێشەوەچوونەکان کردووە لە دیوی سڤیلا با بڵێین لە دیوی سڤیلبوونی ئۆپراسیۆنەکە هاریکاری وڵاتیان ئاوارەبوو چاوا ددۆمێ بله نهاج خود بکیلک اپراسیون بیگمان روشا کوچبری در دکه پیش روشا سیویلان در دکه پیش جخوا گلک میناکم این مرووی وجدانی جی در دکه پیش بریا کو هم تبلی برنامه و ببین همه بچند دقیقان نوچه که لزگین گیشته و بردست ما لسر یا سیویل در رویان خواج چتیان رزدگار کرد ماینک تقیا دو سیویل جیان خواج دستان دو بریندار بون دکه یک جمیناکم کو بسدان روزانه دوباره دبن حتی هاجی زیادتری 100,000 کوچبر جرقای کوچبر بوده لکامپین باجروکا عین عیسای لکامپین کانتونا جزیر لکامپین کانتونا کوبانی لکامپین منبجه لو دوره بلاف بونه هر چقدر سردان سازین مروی ناو دولتی جه بو وان کوچبران چه بون سردان تنه عالی تشد ما تنه عالی شکل دما حتی بریا دروجان سازیا تندرستیا ناو جهانی و سازیا گریدا یونیسف سردانی کامپان کرد بون تنه عالی دبوگی دا سوز دابون کو اوی عالی کاری کوچبران را بکن لمخابن عالی کاریا کو تکرن در حال حاضر دا تنه عالی ریبریا خسر و عالی کاریا کی پیشکش کردن او جی بیگو من تیراوینا که روجاوی کردستان بله جی کوچبر تی دهنج بازارین سوریه جی اپراسیون موسل جی گلک دوران کوچبران خواویتیه هریم به اولین روجاوی کردستان باکور سوریه ده و تو پی دیویک و عالی کاریا که لگوری پی واجوی لگوری شر کو درقاو ده تکرن حتی نها تونه یا چطوری بربچاو یا کمرو ببیجه عالی کاریک تکرن تونه یا روشا سیویلان جی براستید عالی جیانی دا و عالی وجدانی عالی مروحی دا روشک پر دجواره روشک پر بیشه یعنی لگوری شر کو لدیجی پایتخت گلوبال تکرن ایرو شر کو قصده لدیجی چتین داعش رقای دیگه از دخوازم فی خالجی ببیر بخن نتن شر کی هم ببیجن قصده او بازار کی رزگار بکی نه نوهای هر کس زانه رقا پایتخت گلوبال آچتین داعشه ایدی قصده و هرمه طاقش دیگه و جهان تبدا جوین خوشی رزگار بکه جو خبریا دروجان جالی قصده و دقیقی کبو درباره ایریشا لسر مانچستر بریتانیا یا قصده گود و ام شر و ترور دیکن کاب مرا ببن آلیکار ام و ترور جهان را بکن داکو نل رقا نل کوبا نل شنگال نل برلین نل واشنطن داکو چتانا تجاری ایریش نکن و جهولی را ببن مخابن آلی کوچبران داجی حتی ها بانگوازی هنه لی حتی ها تو آلی کاریه که بر بچاو تونه یه تنه روژاوا ام ببیجن سازین هایی ریوبریا خسر به درفتن خواهین هایی آلی کاری پیشکش دیگه به گمان اوجی مروف دکاره وکو رخنه که لی وان سازیان بکه مروف دکاره وکی بانگوازیه که جاره کدن به زمان کشبران بکه جبر هجمار ترزیده بویا و براستی جی دنوچای ورا جی در بس بو گلک سیویل هنه گلک کشبر هنه لی پی دی وی آن با آلی کاری هیا بله اگید پشتی کو فرماندهن اپراسیونا غضب فرات مولد جبو خو تسلیم کرن حیاسی و یکی مهد دریش کرد پشتی وی چتین زور خو را دست شروانان کرن لسر وی مجار زانیاری داوی جمته چی هیا حیانها چند چته و مالباتین چته خو را دست شروانان کرنه بله د 15 گلان ده اف انسیاتیو دست بی بو پشتی ده روزان 25 بداوی بو روزا 25 نووندا فرمانداری غضب فرات د سر بانگوازی روسپیان اف مهلت بکو کوجی دیار کر حتی سیوه که مه دریش کر پاش داخلانی کات داین دوی داخلانی دا قصده گود کو گلک مالبات و گلک چتین داعش ین کو بدار زوره ین کو بری و ریبازن حیلت تبلی بنا خرادست کرنه لبل جبر صدمن اولکاریه جبر کو اپراسیون هین لداره اپراسیون هین پیش ودچه تو داخلانی یک تو زراویل سرفه مجاره نهاتم پار فکرن بله سپاس با اگید شیخ احمد روزنامه‌وان لروجاوای کردستان و با بجداری کردن لاکتویلی ام ایواره فریدوم تیوی دا
سپاس خۆش کلێک سپاس بووە. بینەرانی هێژە ئەمەوێ بۆ بیرتان بێنمەوە کە هاوکاری ڕۆژنامەوانمان ئاگیت شێخ ئەحمەد ئاماژەی بەوەدا کە سوپای تورکیا لە هەوڵدایە تاکو و تورکمەنە ئاوارەبووەکان لە مووسڵ و لە تەلعفەرەوە لە ناوچەکانی نێوان ئەفرین و شەهبا جێگیر بکات و ئەوەش دەچێتە چوارچێوەی تێکدانی با بڵێین هەرێمەکە و تێکدانی ژینگەی ناوچەکە. و هەروەها لە باکووری ڕەقەش لەم ئێستەیەکە ئێمە ئەکتوێلەکەتان پێشکەش دەکەین شەڕێکی گران لە نێوان شەڕبانانی هێزەکانی سووریای دیموکراتیک هەسەدە و هەروەها چەتەکانی داعش لە ئارادایە و شەڕبانان بەردەوامن لە پێشڕەویەکانیان بەرەو ناوەندی ڕەقە و کەمتر لە چەند کیلومەتری چوارگۆشیان ماوە تا بە تەواوەتی شاری ڕەقا گەمارۆ بدەن. ئێستاش دەچینە باکووری کوردستان و تورکیا. پێگەیەکی ماڵتا گەندەڵی مەزنی بنەماڵی ئەردۆغان ئاشکرا دەکات و دەردەکەوێت کە ئەو بنەماڵەیە خاوەن سەدان میلیارد دۆلارن. تۆڕی راپۆرتانی لێکۆڵەر و ڕۆژنامەوانانی وروپان ناسراو بە ماڵتا ڤیلەس ئاشکرای کردووەکە یەک لە موبارێز مانیسۆف و سەکتیایهان نزیکەی 26 میلیۆن ئۆرۆیان زاوە بە بنەماڵی ئەردۆغان. پێگەکە بەشێک لە گەنجەڵی گەورەی بنەماڵی ئەردۆغان و دەسەڵاتدارەکەی ئاشکرا دەکات ڕۆژنامەی ئەڵتەرناتیڤی میدیا پارتی ئینتەرنێتی بە لە ئێستا ئاشکرای کردبوو کە تەنها لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا بیناڵی یەڵدرم سەرۆکوەزیرانی تورکیا بۆتە خاوەن 140 میلیۆن یورۆ پاش ئەوەی ئەو ڕۆژنامەیە گەندەڵی بنەماڵی ئەردۆغانی ئاشکرا کردووە. لێکۆڵینەوەکە لە ڕێ دۆسیە باجەوە پشت بەست بە بەڵگەکانی ماڵتا ڤیلس دەنووسێت سەرۆکۆماری تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان هیچگار دەوڵەمەندە بە هەڵسکارانی ئەردۆغان دەڵێن ئەردۆغان خاوەن میلیاران دولارە بەڵام ئەو دەوڵەمەندیە هەمووی بە گەندەڵی کۆکردوێتەوە. هەموو ئەو گەندەڵیانەی لە تورکیا ئاشکرا بوون پەردەپۆش کراون بەڵام ئەم جارەیان لە دەرەوەی تورکیا بە بەڵگەی نوێ ئاشکرا دەبن بەوەی کە ئەردۆغان لە ساڵی 2023ەوە کە بۆتە دەسەڵاتدار هەتا ئێستا هەرچەند توانێویەتی تورکیای جاڕوچاندووە. لە راپۆرتەکەدا بوو یەکەم جار بەشێک لە کارەکانی بنەماڵی ئەردۆغان ئاشکرا دەبێت و تێدا جەردەکەوێت کە ئەو بنەماڵەیە چۆن توانیوانە بەکارهێنانی دەسەڵاتداری و هەدەوڵەمەند ببن ئەوانی شەروەکو بنەماڵی یەڵدرم ڕێبازی کلاسیکیان بۆ خۆدەوڵەمەندکردن و گەنجەڵی بەکارهێناوە. بە پێ بەڵگەکەی مدیا پارت بنەماڵی ئەردۆغان لەگەڵ کۆمپانیای بەندەرەکان خاوەن کەشتی بارهەڵگری بەناو ئاغداشە کە لە دوورگەی مانیسەر بە بریتانیا بە ناوی کاری دەریاوانی بۆ مێرز ڕاگیراوە کە خاوەنداری لە 5 ناوپێک دێنێت لە ناویاندا کوڕی ئەردۆغان، بۆراک ئەردۆغان، براکەی ئەردۆغان بەناوی مستەفا ئەردۆغان و زاوایکی بەناو زیا ئەڵگەن هەن. ئەو پێگەی ئاشکرای کردووە کە ئەو کەشتیە بار هەڵگرێ ئەوان لەلایەن خاوەنکاریەکانیانەوە وەک دیاری دراوەتە بە ئەردۆغان سەکتیایهەن سەرمایەدارێکە بڕی 6 میلیۆن و 200 هەزار یورۆیە بەو کەشتیەداوە بۆ ئەردۆغان و سەرمایەداری ئازەری مۆبارز مانیسۆف و بەکارهێنانی کەشتیەکە 20 میلیۆن و 300 هەزار یورۆ لەسەر ناوی کرێجاوە. بەو شێوەیە تەنها لە یەک کاردا بنەماڵی ئەردۆغان 26 میلیۆن یورۆیان دەستکەوتووە بێ ئەوەی دەستنیشان کرابێت ئەو کەشتیە بۆچی بەکارهێنراوە. راپۆرتەکە ئاشکرای کردووە کە خاوەنی ڕاستەقینەی کەشتی ئاغداش بنەماڵی ئەردۆغانە بە پێ بەڵگەکە پاشناوی بنەماڵی ئایهان ئاغداشە. مدیاپارت ئاشکرای کردووە کە تا ئێستا کەشتی ئاغداش لە کەناراوەکانی ئەڵەسمارایی بریتانیا ڕاوەستاوە بەڵام تا ئێستا کەس نەیدەزانی کە ئەو کەشتیە سەمبۆلی گەندەڵی دەوڵەتی تورکیا و بنەماڵی ئەردۆغانە. بەڵێ ئێستاش بەڕێز کامەران گوڵپی ئەندامی دەستەی گشتی ئاکادمیای سیاست و هزری دیموکراسی لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵماندایە. بەڕێز کامەران ئەو گەندەڵیەی لەسەر ئەردۆغان و بنەماڵەکەی دەرکەوتووە تا چەند کاریگەری بەسەر هاوکێشە نێودەوڵەتیەکان لە ناوچەکە دەبێت. وڵای سەرەتا ڕێز و سڵاو بۆ بینەرانی خۆشەویست. من دەمەوێت پێشەکی سەرنجتان بۆ لایەنێکی شاراوەی فەرمانڕەوایەتی لە تورکیا بکەم کە بە درێژایی دروستبوونی تورکیای کەمالیست ئەم سەردەمەی کە ئەردۆغان هاتووەتە سەر دەسەڵات پێچەوانەی هەموو ئەو شێوازانەی پێشخۆیەتی گرفتی تورکیا ئەوە بووە ئەو حیزبەی هاتووەتە سەر کورسی فەرمانڕەوایەتی لە ڕێی جەنراڵەکانی سوپاوە بووە کە کودەتایان کردووە و ئەویش هاتووەتە سەر کورسی دەسەڵات و فەرمانڕەوایەتی لە تورکیا. بەڵام ئەردۆغان بە پێچەوانەی هەموو ئەوانەوە زۆر لێزانانە
توانی پرۆسی دیموکراسی کە خۆی لە هەڵبژاردندا دەبینێتەوە لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوە خۆی بگەیەنێتە پێگەکانی دەسەڵات. بۆیە بەم جێزانی خۆی توانی لە ڕێ هەڵبژاردنەوە کودەتا بەسەر دیموکراسیدا بکات. ئەمەش کە دەخوێنرێتەوە ئەمڕۆ باز دەکرێت لە گەندەڵی کاردانەوە و دەرەنجامی ئەو کەسایەتەیە کە ئەردۆگان لە ناشی خۆیدا حەشاری داوە. بۆیە بەردەوام پێگەی خۆی ئەردۆگان بۆ برەودان بە پاونخوازی و حەزە کەسیەکانی خۆی لەگەڵ فراوانکردنی بازنەی دەسەڵاتی خۆی و شێزانەکەی بووە. ئێمە دەبێت ئێستا کە گەندەڵی ئەردۆگان و ستافی ئەکپ بووەتە ڕۆژەف لە ڕۆژنامە جیهانیەکاندا ئێمەی کورد بە شێوازێکی کەلی بڕوانین. ئێمەی کورد خۆمان لەو یاریە گڵاوە نەگلێنین کە ئامانجی سەرەکیمان لێون بکەن. بۆیە بە بۆچوونی من حەز دەکەم وەکو تێبینیەک پێشکەش بە میدیای ئازاد و تەفگەری ئازاد و کوردانی بکەم کە دەبێت ئێمە خۆمان بە دۆزی ڕەوای نەتەوەکەمانەوە سەرقاڵ بکەین زیاتر کە هەمویان سلمێنراون بە پێی دیکۆمنت ئەوەی لە باکوور دەگوزارێت لە ڕاگواستن و وێرانکاری و کاولکاری لە کوشتن و ڕاوەدونان و زیندانیکردن لە گۆڕینی دیمۆگرافی باکووری کوردستان ئەمانە هەمویان سلمێنراون و دەبێت ئێمە کاری جدیان لەسەر بکەین بۆ ئەوەی بتوانین سۆزی ئەوروپیەکان بەلای خۆمان ڕاکێشین. ئەم دۆسیەی گەندەڵی کە لەم ڕۆژانەدا دەکرێتە ڕۆژەف بە بۆچوونی من ئامانجلی ئەوەیە کە کوردان لە ڕێڕەوی ڕاستەقینەی دۆزی ڕەوای خۆیان لە ڕێدا ببن. هەرچەندە گرنگە بۆ جیهانی دەرەوە گەندەڵیەکانی ئەردۆگان ئاشکرا بکرێت، بەڵام ئێمە دەبێت پێداگیری لەسەرەوە بکەین کە نەتەوەکەمان لەژێر قڕکردنێکی بەرنامە بۆ داڕێژراودایە لە باکوور. هەروەها دەستدرێژەکانی ئەردۆگان بۆ پارچەکانی تری کوردستان ئەم ڕاستیەمان بۆ تەسەلمێنن. بۆیە دەبێت ئێمە وەکو تاک وەکو کورد پرسیار بکەین لە سەردەمی ئەردۆگاندا چی بەخشیوەتە کورد، چی بەخشیوەتە کۆمەڵگەی تورکی. لە سەردەمی فەرمانڕەوایەتی ئەکەپەدا زیندانەکان جمەیان دێت پڕن لە کەسانی بێتاوان، تەنها تاوان ئەوەیە کە لە نەتەوەیەکی جیاواز لە نەتەوەی تورکە نێرانی سیاسی هەر هەمویان کەنار دەخرێن، زیندانی دەکرێن، بەبێ یاسا دادگایی دەکرێن. باکووری کوردستان بووەتە ناوچەیەکی وێرانە. بۆیە ئەردۆگان بە بۆچوونی من لە ڕێی کۆنتترۆلکردنی چوار پایەی سەرەکیەوە کە دەوڵەتی لەسەردا دەمەزرێت یاوەکو بەو شێوازەی کە کەس نەتوانێت لێپێچینەوەی یاسایی لەگەڵدا بکات، بریتە لەوەی کە دەستی بەسەر دەستگایەکی شەرعی وەکو پەرلەمانی تورکیادا گرتووە لە ڕێی زۆرینەی پەرلەمانیەوە، سەرۆکایەتی وڵاتی گرتووەتە دەستکە خۆیەتی. دەستگای دادوەری کە حساسترین و هەستیارترین دەستگایە لە هەموو وڵاتێکدا ئێستا لە ژێر پرسیاردایە. لە دوای کودەتا دروستکراوەکەی ئەردۆگانەوە دادگای تورکیا کەوتووەتە ژێر هەڕەشەیەکی چارەنووسازەوە. لە سەروی ئەمانەشەوە پایە و کۆڵەکەی چوارم کە لە ژێر دەسەڵاتی ئەکەپەدایە بریتە لە حکوومەتی تورکی. بۆیە هەموو ئاماژەکانەوەمان پێ دەڵێن کە ئەردۆگان ڕەفتارەکانی لە دیکتاتۆرەکان دەچێت و لە دیکتاتۆریەتەوە نزیکترە تا ئەوەی لە ئاماژەی پێ بکرێ وەکو وڵاتێک کە نزیک بێت لە یەکێتی ئەوروپاوە. بەڵێ کامەرانەی کە باز دەکەین لە ڕێگەیان بە هەمان شێوە. کامەران باست لە هەم گەندەڵیەکانی ئەردۆغان هەم دیکتاتۆریەتی ئەردۆغان و هەوڵەکانی بۆ گۆڕینی دیموگرافیای باکووری کوردستان کرد. لەم نێوەندەدا جگە لە کورد و هەندێک لایەنی تری سۆسیالیست لایەنەکانی تر بێدەنگیان واندووە و با بڵێن هیچ جۆرە ناڕەزایەتیەک دەرنابڕن. ئێوە ئەو جۆرە بێدەنگیە لە تورکیا بۆچی دەگەڕێننەوە و چۆنی شرۆڤە دەکەن؟ لە تورکیا هاوڵاتی تورکی بە هەموو مافەکانی خۆی گەشتووە تا ئەو کاتەی پێ دەڵێن هاوڵاتی تورکیا. لەگەڵ دەگەینە ئاستی ئەوەی کە تاکی دانیشتووی تورکیا هاتە سەر جیاکردنەوەی نەتەوەی جیاواز لە نەتەوەی تورک، ئەو کاتە هەموو مافەکان دەخرێنە ژێر بەزەیی بڕیارەکانی ئەردۆگانەوە. بۆیە ئەردۆگان بە بۆچوونی من ئەوەندەی لە هاوپەیمانی ئیسلامی و سونەگەرایی ناوچەیی لەگەڵ سعودیە و قەتەردا نزیکە بە هیچ شێوەیەک
لە ئەندامبوون لە یەکێتی ئەوروپا نزیک نییە چونکە ڕەفتارەکانی لەگەڵ خواستی ئەوروپیەکاندا نایەتەوە بۆیە ئێمە بکرێت یعنی ئەو دان و دەستگا ناوەندە فەرمیانەی ئەوروپا بدوێنین لە ڕوانگەی ئەو دۆسیەی کە ئێمە هەمانە لە ڕوانگەی ئەو دیکۆمنتانەی کە هەمەە ئێمە ناتوانین وەکو کوردانی ئێستا مەخابن لە باشوور دەواازەیەکی واڵا کراوەتەوە بۆ ئاکەپە و ئەردۆگان چوەکو ئابووری چوەکو دزین و تاڵانکردنی سەرۆت و سامانی گەلی کورد چوەکو ئەوەی دەواازە بە ڕووی سوپای داگیرکەری تورک و دەرگا هەواڵگریەکانیدا واڵایە ئەمە خۆی لە خۆیدا بووەتە هۆی ئەوەی کە متیەک و بێدەنگیەک لە ئاست بڕیاری سیاسی لە باشوورا ببینرێت وەگەرنا لەسەر ئاستی شەقام و جەماوەری کوردی لە باشوور یاخود لە هەر پارچێکی تری کوردستان هەر هەمووی دش بە سیاسەتەکانی ئەردۆگان دەوەسێتەوە ئێمە هەموومانەوە دەزانین کە ئەردۆگان کەسێکە زۆرترین ڕێژەی ماسکی بەکارێنا پێگەی خۆیدا چونکە بیرمان نەچێت لە هەڵمەتی هەڵبژاردنەکانی ڕابردوودا دەیوت کێشەی کورد ئێمە چارەسەری دەکەین کاتێک کە هەدەفە توانی بربەستی لە سەدادا تێپەڕێنێت ڕاستەوخۆ هێستریا گرتی و ئەو هێستریایی کە گرتی وتی کێشەیەک لە تورکیا بوونی نییە بە ناوی کوردەوە بۆیە ئێمە دەبێت وەکو کورد پێگە فەرمیەکانی نێوەندە جیهانیەکان بدوێنین لەسەر ئاستی ناوخۆش دەبێت ئێمە داکۆکی لەسەر بەستنی کۆنگرەی نەتەوەی بکەین بۆ ئەوەی بتوانین ئەو لایەن و ئەو حیزبانەشی کە کەوتونەتە ژێر کاریگەری سیاسەتی ئەردۆگان بیان هێنینەوە سەر ڕێڕەوی نەتەوەیی ئەو کاتە ئەو دەنگی کە بەڕێستان باسی لێ دەکەن دەکرێتە دەنگێکی فەرمی بۆیە ئێستا لە باشوور دەنگی ناڕازی بەرامبەر ئەردۆگان زۆر لە ئاستێکی باڵادایە بەڵام مەخابن ئەو دەستگا شەرعیەی کە ڕێگە دەدات ئێمە بە فەرمی ئەردۆگان بدوێنێن بریتێ لە پەرلەمان کە ئیفریج کراوە بۆیە ئەردۆگان زۆر بە ئاسانی دەناسرێتەوە لە لای وڵاتانی جیهان ئێمەش دەبێت خۆمان پێناسی خۆمانمان هەبێت بۆ ئەردۆگان بنەگەرماوە هەبێت یەک نمونەی بەڕێز گۆڵپی وەک دوایین پرسیار سوپای تورکیا ماوەیەکە شەڕێکی دژ بە گەریلا دەست پێ کردووە و هەروەها سوپای پاسدارانی ئێرانیش لەم ڕۆژانە ڕابردوودا هێرشی کردووەتە سەر گەریلاکان لە دەوروبەری ئورمیا تا چەند ئەگەری ئۆپراسیۆنێکی هاوبەش لە ئارادایە و وە بە لە بەرچاوگرتنی دۆخی ئێستای ناوچەکە ئەنجامی ئەو ئۆپراسیۆنە چی دەبێت؟ تورکیا لەوەتی شۆڕش و بزاوتی ئازادی خوازی نەتەوەکەمان لە باکوور سەری هەڵداوە ئەمە بۆ چواردەیە دەچێت ئەو هیچ کات درێژی نەکردووە لەوەی کە بە دڕندانەترین شێوە بەرامبەر ئەم بزاوتە کوردیە بۆستێتەوە بۆیە ویستم ئاماژە بە نمونەیەکەم کە محەممەد ڕەزاشای ئێران کاتێک کە دۆستی ئەمریکا بوو برەوی بە دەستەڵاتەکەیدا تا ئەوەندەی توانی خۆی و خانەوادەکەی لە ئاستێکی باڵادا ببینێتەوە لە ڕووی مادی و ژمارەی بانکیەوە بەڵام ئەمریکیەکان زیرەکانە دوو دەیەئیشیان لەسەرەوە کرد کە دۆسیەی مافی مرۆڤیان لە کۆتادا جوڵان بەرامبەری کاتێک کە محەممەد ڕەزا داوای هاوکاری و پشتیوانی لێکردن ئەمریکیەکان وتیان تۆ تاوانباری بەوەی کە مافی مرۆڤ لە وڵاتەکەی تۆدا لە ئاستێکی زۆر نزمدایە بۆیە بەو شێوە ناوبانگی ڕەشی دەرکرد تورکیاش بە هەمان شێوە ئێستا ئەو ئۆپراسیۆنەی کە لە ئارادایە بڕیارە ئەنجام بدرێت من بە خوێندنەوەی خۆم قەندیل بە درێژایی چواردەیەتوانی بێتی ڕوبەڕووی جبەخانەیەکی زەبەلاحی وەکو تورکیا بێتەوە ئەم ئۆپراسیۆنەش بە هەمان شێوە دەچێتە خانەی شکستەکانی تورکیا و سوپای تورکیا و تۆمارێکی نوێی داستانی نەتەوەیی لە سەردەستی گەریلاکان دەست پێ دەکات بەڵام ئێمە بانگەوازمان ئەوەیە هەر لایەنێک کە خۆی لە بەرەی ئاکەپەدا دەبینێتەوە بگەڕێتەوە سەر ڕێڕەوی ڕاستەقینەی نەتەوەیی خۆی و لە بەرەی گەلدا بێت شکستەکانی تورکیاش من بینەری بەڕێز ئاگادارەکەم لەوەی کە تورکیا لە ڕووی سەربازیەوە لە شکستدایە لەسەر ئاستی ناوخۆی و لەسەر ئاستی ناوچەیی تورکیا لە شکستدایە لە ڕووی ئابوووریەوە چونکە بەهای دراوەکەی لە ماوەی 1 ساڵدا لە 120 لەدەستداوە لە ڕووی ئاسایشەوە لە شکستدایە لەبەرەوەی تەقینەوەکان بوونەتە ڕۆژۆفی تورکیا لە ڕووی دیموکراسیەوە کە لە هەمووی گرنگترە لە پاشەکشەیەکی بەردەوامدایە چونکە زیندانەکان شاید حاڵن دەستگا میدیاکان دادەخرێن گۆڤارەکان دادەخرێن ڕۆژنامەنووس و نووسەرەکان دەست بەسەر دەکرێن ئەمانە هەر هەمووی لە خۆیدا
ئاماژەن بۆ ئەوەی کە تورکیا بەرەو هەڵدێرێکی چاوەڕوانکرا و دەڕوات تورکیا بەرەو دابەشبوون دەڕوات لە ڕووی دیبلۆماسیشەوە ئەگەر ئێمە کەمێک بیرتیش بین دەزانین کە تورکیا زۆر لە شکستێکی گەورەدایە وەزیری دەرەوەی کە لە بانگەژەی ڕیفراندۆمی ڕابردوو داویستی بچێتە هۆڵەندا کە وڵاتێکی ئەوروپیا نەیانهێشت ڕۆکەکەی لە فۆخانە بنیشێتەوە بەو شێوەیە گەڕایەوە ئەگەر ببینین تورکیا ئێستا لە گەمارۆیەکی سەربازی سیاسی دیبلۆماسی ئابووری زۆر لە ئاستێکی باڵادایە دەبێت ئێمەی کورد تەنها ئەوەنا دڵخۆش بین کە ئێمە پارێزەرێکی وڵات پارێزی نیشتمان خۆشەویستی وەکو گەریلا لە ئارادایە بۆ بەرپەشدانەوەی هەموو دەستگەشتەکانی وڵاتانی سەربەست. بەڵێ سپاس بۆ کامەران گۆڵپی ئەندامی دەستەی گشتی ئەکادمیای سیاست و هزری دیموکراسی بۆ بەشداریکردن و شرۆڤەت بۆ فریدۆم تیڤی. بەڵێ بینەرانی هێژە بەم شێوە و بە یارمەتی هاوکارانم ئەکتوێلێکی ترمان پێشکەشکردن لە هەر کوێیەکان نەرشاد و بەختەوەر بن. ولا جور زمان